من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و ڕۆژ و گرانی خۆشەویست. بەرنامەی بەخشین لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا بەردەوامە لە بەسەرکردنەوەی هەژاران و نەداران لە سەرجەم شار و شارچکەکانی هەرێمی کوردستان بە مەبەستی دابەشکردنی خۆراک بەسەر بەشێک لە هەژاران و نەداران و منداڵانی بێباوک لە دەڤەری گەرمیان. ئەمڕۆ بەرنامەی بەخشین هەڵدەسێت بە دابەشکردنی خۆراک لەم دەڤەرەدا. ئومێد دەکەین بە هاوکاریەکانی ئێوە بتوانین دڵی خەڵکانی خۆش بکەین و تۆزێک ئاسوودەیان بکەین. چەند ساتێک لەگەڵمانە. زۆر زۆر دەستخۆشییان لێ ئەەکەم ماڵیان ئاوا بێ یارمەتی فەقیر و هەژار و کەم ئەندام و کەرام ئەرەدە بێوەژن ئەدەن هین کەم ئەندامە دەن هین هەتی و ئەدەن ئەم قاپی کراوەیە هین فەقیر و هەژارە دەستخۆشییان لێکەم ئەم مانگ ڕەمەزانە لیان قبول بێ هەزار گرە لیان قبول بێ ماڵیان ئاوا بێ ئەوان یارمەتی گشتمانە دەن ئێستا خۆراکێکمانی بکەنە ئاشێ ئەیسا ئەوان یارمەتی ئێمە ئەدەن هەزار گرت ماڵیان ئاوا بێ خوا قاپیان هەر کراوە بێ وا جێ فەقیر و هەژار و هەتی و کەم دەرامەت ئەدەن کەس هیچی نییە معاش کەم ئەندام بڕیا هین بێوەژن بڕیا هین گشتی بڕیا کەسێک ئێستا دینارێ لە گرفانی نییە کە ئەوە مانگ ڕەمەزانە ئێوارە بیداتە شامیۆکە بیواتەوە قچاوی هاوە قاپی خوا و چوار وەک ئێوە ئیتری ئێوەستە من یەکێکم خۆمم هیچم نییە یەکێک خۆم کچێکم ئەندامم هەیە کچێ سوتیاغم هەیە خۆم هەردوو چاوم لە دەستداوە. یاخەوە خێربێن سەرچاو دەستانش خۆش بێ بۆ بەرنامەی بەخشین خواریتان ڕازی بێ مانگ ڕەمەزانە بە خۆشی ئینشەڵڵا خوا ڕەحمتان لێ بکا بۆ فەقیر و هەژار و داما و یەتیم و کەم دەراما خوا ڕەحمتان لێ بکا یاخوا خوا جەزای خێر قیامەتتان بدا ئینشەڵڵا بێەوەی من مۆفەقون خواریتان ڕازی بێ یاخوا بەخوا خانێک بشنێ لە لای دانیشم هەمە ناو کابینەی دوو مناڵ بەدبەختم هەیە کوڕێنە خۆشم هەیە هیچمان لێ بەخوا زاتمانە داگیان تا چەند سوودی هەیە ئەم خۆراکە بۆ ئێوە؟ وەڵا دەستان خۆش بێ ماڵدانەوە بێ خوالیتان ڕازی بۆ وەڵاوە باشە باشە ئا زۆر زۆر بەخوای ساعەت عانەتی لە مامان 2 کیلۆ ئەرد نییە خوالیتان ڕازی بێ بەشتان هەکە لە دنیا و لە قیامەت. بسم الله الرحمن الرحيم. موكون سنجي برنامج بخشين دفري جرميان أمثال هالصين بنا ونسين كردني فقير وهجارني دفرة كمان بو مانجي رمضان شن بروجي كمان هي لمانجي رمضان هيك لو بروجانا دابش كردني خواردن وأزوقبو بسر فقير وهجارانا وأمره اشتوان بخوا دابش من كردو بسريانا ئێمە زیاتر پشتمان بە ئەنجومەنەکانی منتەقەکەمان بەست داوامان لە ئەنجومەنەکان کرد لەگەڵیانە دانیشتین اتفاقیمان لەگەڵا کردن کەوا هەر ئەنجومەنێک چەند فەقیر و کەم دەرامەتێک لە دەڤەرەکەی خۆیان ناوەکانیان بنووسێ بۆمان بەنێرێ سوپاسیانەکەن ئەوانیش بە هەوڵێکی باشیاندا تا بتوانن کۆمەڵی فەقیری زۆر فەقیر ناونووس بکەن و ئەمڕۆ لێرە سونمەد ملی بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 35 0750 723 25 55. من حالا خۆم خاوەنی یەتیمم ئەمە ئیسا نەبایە نەحویچەیە
وەیە ژیان بۆ خۆمان گوزرانەکەین لەخوا بەزیاو بێ ماڵ خواوە ببینی وەش ئەوە بین بەرنامەی بەخشین زۆر سپاستانەکەم دەست ئەوەشە خۆش بێ ئەوە بۆمان ئەینێریە زۆر سپاسیانەکەم وەڵڵی سە ژیان هیچ ژیان نییە و عالم گوزران نییە و نەبایەکەی و نەحویچێکەوە بەشەر ئەگەر باێنێت و ئاوا شتێنێ ئیسە لەخوا زیاو بێ ئێسە بۆ ئێمەتی وەک بایەکە لەخوا بەزیاو بێ ژیان ناڵکشی بێ این شکەوە ناگەبژێ بێ بایم و بێ شتم لەخوا بەزیاو بێ گوزرانی پێ ئەەکەیمان و بسم الله الرحمن الرحیم سپاسی خوای گەورەکەین کە ئەم ڕۆژە چوارچەوەی جێبەجێکردنی پرۆژەکانی بەرنامەی بەخشی ناتوانیمان سەردانی شاری کەلار بکەین و 100 خانەوە 10,000 بەسەر بکەینەوە بە پێدانی خواردن و خواردنی وشکە بۆ ڕەمەزان و بۆ بەربانگیان لەبەرەوە ئەمساڵ کە تەماشامان کرد خەڵک زیاتر پێویستی بە خواردن هەیە پێویستی بە بەربانگ و بە ئیفطار هەیە بۆ ماڵ و مناڵی توانیمانە کە سوپاس بەخوای گەورە زیاد لە 2750 ماڵ لە هەموو شار و شارشکانی کوردستانە بە گوێرەی شوێنەکان بتوانین ئینشاءالله یارمەتیان بەسەرادا باش بکەین ئەمڕۆژ لە شاری کەلارە وەکو عەرزم کردن نزیکەی 100 ماڵمان بەسەر کردەوە خواردنمانیان بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز داواکەین لە خوای پەروەردگار دەوڵەمەندەکانمان و دەستدارەکانمان زیاتر سەخاوەتر بکە ڕزقی حەڵاڵی زیاتریان باتێەوە بتوان زیاتریش خێر و سەدەقات بکەن تاوەکو ئێمەش زیاتر بتوانین ماڵ و خانەوادەکان بەسەر بکەینەوە لە هەموو شار و شارۆچەکاندا ئینشاءالله داوا لە خێرخوازانیش ئەکەم وەکو ساڵانی ڕابردوو کە چۆن چاکی هیمەتیان لێ هەڵکردووە ئەم ساڵیش لە بەرچاوگرتنی بارە ئابوووریەکە و بارە داراییەکە کە لە ساڵان خراپترە و ڕەنگە ئەوانیش وەکو کەسابەت و وەکو پەیداکردنی سەرۆت و سامان فەرقیان کردوێ بەڵام ئینشاءالله دڵنیابن کەوال وەک پێغەمبەری خوا ئەفەرمێ ما نەقەسە مال عەبدی من صەدەقەتین دەست نەگرنەوە وەکو ساڵانی پێش و ئینشاءالله هەر بە هیمەت بن هەر بەردەوام بن دەستی خێر و بەخشیان هەر درێژکەن بۆ بەرنامەکەی ئێمە بۆ ئەوەی ئێمەش بتوانین ئینشاءالله زیاتر و زۆرتر خانەوادەکان بەسەر بکەینەوە خوای پەروەردگاریش بەرەکەت بخاتە کار و کاسبەکانی ئەوانەوە ئینشاءالله بەخشین خەڵکانێک هەن بە خەمی خەڵکی هەژار و نەدار و نەخۆشن ئەو کەسە هەژار و نەدارانە بەسەرکەنەوە لە دەرگای ماڵەکانیان بدەن خۆشی بینە ماڵیان بزە و خەندە بینە سەرێوەکانیان فرمێکی چاویان بستڕنەوە پێغەمبەری خوا دەفەرمێت دا و مەڕڵاکم بالصەدەقە نەخۆشیەکانتان تەداوی بکەن بە بەخشین پێغەمبەر صلی الله علیه و سلم هەرێکێک کە لێ بقە و مابایە دەستی برایەکی دەکرد دەگوت فەرمووی وەرە یارمەتی بدە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆمان پێدەفەرمێ ئەو کەسی ماڵی خەڵکی ئاوادان دەکاتەوە دڵی فەقیر و هەژارەکان خۆش دەکات رب العالمین لە قیامەتدا دڵی خۆش دەکات کەواتە ئێوەش ببەخشن بزانم پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ اتقوا النار ولو بشق تمرة خۆتانی پێ لە ئاگر پارێزن ئەگەر قەسبێکتە و بیکە دوو کرد کەرتێکی ببەخشەوە بدە فەقیرێک و هەژارێک کەرتەکەی تر بۆ خۆت و ماڵ و مدارت هەتا خواگر لە ئاگر بتپارێزی کەواتە بەخشینی یەک لێتە قەسب ئەتوو لە ئاگر دەپارێزی دەوڵەمەندان قەت مەترسین پارەتان کەم بیتەوە فەرمی خواگر ئەنفیق منفیق عەلەیک تۆ ببەخشە ئەمنیش پێت دەبەخشمەوە ماڵە هەژارەکان ئاوادان بکەنەوە فرمێسکەکانیان ئی منداڵە بێ باوکەکان ئی منداڵە بێ سوکنەکان ئی دایکە دەرجەرگ سوتاوەکان زۆر زۆر سپاسیانەکەن ئێمە کە من دەرامەتین و مەعاش پێوەژانەمان هەیە نەماوە و سەخۆم و کچێ هەتیوێن بەخوا لە خانەیەکی ماڵی براکەمە ئەژین ئەرزێکشمانەی بۆمان ناکرێت وانامان نییە وەڵاهی پێویستی زۆر زۆرە ئیسە زۆر یعنی زروفەکە زۆر ناخۆشە کەس هیچی نییە کەس گشتی فەقیرە هەژارە داماوە ئەیتر ئێوەش تاکو زۆر ئێمە مەمنون ئێوەن یارمەتیمانەدەن لە تەنگانە دەرمانەکەن ئەم خۆراکە بە بۆنی مانگی ڕەمەزان چەند سوودی هەبوو وەڵاهی سوودی باشە بۆمان ڕۆژەکەمان نەتوانین پێی بگرین فتارەکەی پێ بکەین خواتان لێ ڕازیوە یاخوا زۆر مەمنون لە بەرنامەی بەخشین
یاخوا دەستان خۆش بێ جەماعەت بەخشین خوا لێتان ڕازی بێ ئەڕەبی ئێمە شەش زەعیفین گیانماناوە بەخشین لەخوا بەزیە لە سلێمانی و عەزیێتە خۆن ئەتێن بۆ گەرمیان خوای گەورە لیان ڕازی بێ خانیان بۆمان کردەوە و ڕاتبیان داوە پێمان و لەخوا وەزیا شەش زەعیفین عنی کەم کوڕیمان پێوە دیار نییە و یاخوا خوا لیان ڕازی بێ و لەو دەوڵەمە لێ ڕازی بێەوە ئەی دەنەیان و یان شەیان دەنێمەوە خوا لێتان ڕازی بێ. بەرنامەی بەخشین ئەمڕۆ لە دەڤەری گەرمیان توانی هاوکاری 100 خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباو بکات بە بەسەرکردنەوەیان و دابەشکردنی خۆراک بەسەریاندا. ئێوەی بەخشندە و خێرخواز و دڵسۆزی هەژاران هەرچنێک لە تواناتانایە مەڵن کەمە ببەخشن چونکم هەر ئەم تۆزەپاری ئێوەیە ئەوێتە پرۆژە و هەر جار و بەرنامەی بەخشین لە شارێک دڵی خەڵکانێکی هەژار و نەدار خۆش دەکات و لە زۆربەی شار و شارشەکانی هەرێمی کوردستان بە هاوکارەکانی ئێوە خانە و لانەی بۆ منداڵی بێباوک دروست کردو و چەندین کورسی کارەبایی شەحنی بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان دابین کردو و موچەی مانگانەی بۆ زیاد لە 200 منداڵی بێباوک دابین کردووە. هەر هاوکارەکانی ئێوەیە ئەبێتە خەڵغانێک بۆ هەژاران و نەداران ئەیان پارێزێ لە کۆمەڵی گرفتی ڕۆژانەیان و تەندروستیان باش دەکات و هاوکارەکانی ئێوە تاوەکو ئێستا توانیوێتی بە هەزاران خانەوادەی هەژار و نەخۆش دڵخۆش بکات. تا ئێوە بەردەوام بن ئێمەش بەردەوامە بین. هەر کات هاوکارەکانتان گیاندە بەرنامەی بەخشین ئەوەتان لەیاد نەچێت ماڵێک هەژارێک نەخۆشێک نەدارێک دڵخۆشەکەن. تا بەرنامەیەک تر پێتان شاد دەبینەوە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.